کێشی و هێرش بۆ سەر هەر پارچێکی کوردستان ئەنجام بدات. هاوڵاتیان هێرێمی کوردستان بە تایبەت شاری سلێمانی بە چەندین چالاکی ئیدانە و سەرکۆنەی وێرشانەکەن دواترین و نوێترین هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و هەرێمی کوردستان کە ڕایگەیاندەوە ئەم ڕۆژ بەشێک لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستانی بردومان کردو و شەید و بریندار هەیە کاردانەوەی جیاوازی لێکەوتوەوە ئەمڕۆ لە بارەگای نوێنەرایەتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە سلێمانی نوێنەری لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و باوبەشی لەگەڵ چالاکانی بواری مەدەنی کۆبوونەوەیان کرد کە تیایدا جەختان لەوە کردو پێویستەکە یەکدەنگی و یەکەڵوێستیە بێت بە تایبەت لەلایەن دەستی سەرۆکاتێکی هەرێمی کوردستان تا بە توندی ئیدانەی ئەو وێرشانە بکەن. من ئێستا هاوڵاتیانە دوێنم ڕێبواری دەلاک شاعرێکی شاری سلێمانی ئەمێ پەیامی هاوڵاتیان بگرن کاک ڕێباسڵاو لێ بەسپاس دەکەن. پەیامی تۆ چییە؟ ئەم وێرشانە ناو بەناو بۆ سەر بەشەکانی کوردستان دووبارە بنە نوێترینیان ئەم ڕۆیەکشەمە تورکیا ڕایگەیان کە هێرش و لە کێشی بۆ سەر ڕۆژاوا و هەرێمی کوردستان ئەنجامە. ئێمە سەرکۆنەی هەچی هێرشەکە یەکەین بۆ هەچ شوێنێکی خاچی کوردەیە لە هەر چوار پارچەکەیە بێ. لە کوردیشە داڕشنێک هەبووە یوت داڕشنێکمان نووسی لەسەر وتەیەک ئەڵێ دارکرمی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵە. ئەگەر ئێمە نەبین بەهێز بە چاوساخ بە خۆراک بە هەموو ئەو شتانی کەین بە دوژمن ناتوانێت وامان لێ بکە. من دەتوانم ئەو لێرە ئەوەت پێ بڵێم ئەو نینۆکانی دوژمن کە بۆ خوێن ڕشتنی کورد درێژ کراوە دڵنیا بە بۆ مەرجی خۆی هەزارەهان گۆڕ هەڵکردراوە. لەبەرەوە بە هەموو شێوێک هەمومان سەرکۆنی ئەوانەکەین لە هەر شوێنێکی لە هەج بستێکی ئەم خاکا بێ ئێمە دژی ئەوە ڕاوەسین چکە ئێمە کوردین پەیوەستین بە خاک و نیشتیمان و پەیوەستین بە هەموو شتێکی ئەم دەستانش خاکەمانەوە چکە ئێمە باو باپیران من پڕن لە یادگاری پڕن لە جوانی لەبەرەوە هەمومان بە یەکدەنگ بە یەکدەست لە هەر چوار پارچەکە دژی هەر هێرشێکین سەرکۆنی هەر هێرشێکین کە بۆ سەر ئەم خاکە جوانی ئێمە کراوە. هەمیشە لەگەڵ وێرشانەیە هاوڵاتیان چالاکانی کۆمەڵی مەدەنی خۆپشاندان گربوونەوەی ناڕازێتی بەیاننامەی ئیدانەکردن بڵاوکەنەوە بەڕای بەڕێزت هەڵوێستی دەستی سەرۆکایەتەکان چۆنە لە ئازم وێرشانە بارکی خۆیانە ساون هەڵوێستێکی جەریانیانێ خۆی ئەوان لە حاڵەتێکی شەرمنیان زۆر شەرمنن بەرامبەر ئەوانە دایمە کە تۆ شتێک ڕوتەیەکە سێرەکەی قەرارێکی جەریانی ئازایانە ئەی بەڵام کە خەڵک شەرمن بوو ناتوانێت قەرار بە ناتوانێت بڕیارێکی تون با لێرانێ ئەبێ لەسەر چ مەسەلەیەک لەسەر مەسەلەیەکی کە هجوم کرێتە سەر خاچی تۆ یعنی لە مناڵ و گەورە و پچکۆلە و مەلا و مزگەوت و ماڵ بدرێ ئیتر ئەمە پێویستی بە قەرارێکی زۆر ئازانێ بە بڕیارێکە کە ئیتر بەدڵی هەموو کورد بێ بەدڵی هەر چوار پارچەکە بێ بەدڵی هەموو ئەو ئازار و بریندار و شەیدانە بێ کە هەیە. دوایە چی وای کردووە قەراری جەریانیان ئەگەر پێشەمە پێم وتی ئەگەر ئێمە ببین بە چاوساخی ئەوان ئەگەر ببین بە خۆراک بۆ ئەوان ئەگەر ببین بەو هەموو شتانی کە ئێمە بین بە دوژمنەکان ڕێزمان ناگرن بەوە چکەوان ڕقیان لە کووردە چکە کوردیان ناوێت لەبەرەوە ئەوان ئەیەنەوە بە ناپاڵم و ئێن بە گولە و ئێن بە تیارە هەموویانێن بە ئێمەوە ئامادەبوون بۆ وتەکانە گمۆ بەرلەی بینە پەخشە ڕاستەوەکە لەگەڵ چەندین تۆژی جیاوازی شەقامی سالمە کە لێرە شوێنێکی کۆمەڵاتی شەوان تا درەنگانێ هاوڵاتیان و تۆژ جیاوازەکان و بەسەربردنی کاتەکانە لێرا بن ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنی مۆندیالی شابوو بەشی زۆری گەنجان سەرقاڵی تەماشاکردنی یاریەکانی مۆندیال بوون ئێمە زۆری نێوانەمان دوان هەستی ناخۆشحاڵی خۆیان دەرەبن بەرامبەر بە هێرشەکان چاوەڕوانی شەکرێ لە ڕۆژانی داهاتوودا ناڕەزایەتەکان فراوانتر بن لە شێوەی گربوونەوە و خۆپشاندان بە تایبەت وەک باسم کرد لە دوایە کۆبوونەوەی کامڕۆ لە بارگای نوێنەرایەتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە دێمەوە بەلای تۆ زۆر سپاس واوکارە بەزگار سپاس کە لە سەهۆڵەکەەوە لەگەڵ ماوەی